خۆشەویستانی کورسادی و سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بە یەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. دۆخێکیان هێنا پێشەوە وتیان دەوڵەتی کوردیتان بۆ دروست دەکەین و بە ڕیفراندۆم ئەتوانین دەوڵەتتان هەبێ. بەو دەوڵەتە و دەوڵەتە بێتە پەرژینێک و ئەمان پارێزێ لە هەموو شتێک. بەڵام نە دەوڵەتیان دروست کرد و بەڵکو ئەو قەوارەیە کە خەڵکیش بە خوێن و خەباتی خۆی دروستی کردبوو ئەویش خەریکە لە ناوە بن. ئەمە مێژوێکی زۆر دوور و درێژ نییە. ڕیفراندۆممان بۆ ئەوە بوو کە دەوڵەت دروست بکەین کەچی ئێستا بە هەموو قۆتی خۆمان خەریکەوەین هەڵبژارنێ بکەین. ڕیفراندۆم بپەڕینەوە بۆ ژیان و گوزەرانی خەڵک، بۆ کێشە و گرفتەکان، بۆ قەیرانەکان، بۆ بێئاسایی بوون و بێدامەزراوەی بوونی دام و دەستگاکانی هەرێمی کوردستان. دەوەریەم شەوی پانۆڕامایە بە میوانداری هەریەک لە بەڕێزان. بەڕێز مامۆستا محەممەد نەسرەدین چاودێری سیاسی کە بەڕێزیان لە کەرکووکەوە لەگەڵمانە بێ. مامۆستا محەممەد بەخێر بێ، سوپاس بۆ بەڕێستان. هەروەها بەڕێز سەلیم ڕەسوڵ کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێزیشان لە قەڵازێەوە لەگەڵمانە بێ. بەڕێزیان هەم یاساناس هەم کادری پێشکەوتوی یەکێتین. سەرەتا گەر لە کاک محەممەدەوە دەست پێ بکەین لە کەرکووکەوە بە ئیجازەی کاک سەلیم. کاک محەممەد، مامۆستا محەممەد، ئەو خەونە ئایا پەیوەندی بە شکست پێهێنان و بە وڵاتانی ئیقلیمی و دوژمنەکان و چێوچێوە بوو کە لە ڕیفراندۆمەوە گەیشتنەوەی خاکی هەرێمی کوردستان لە دەستبین بۆ ئەوەی ئێستا شەڕی ئەوەیە کە لە دێگەڵەوە بە ڤیزە داخڵ بیان داخڵ نەبی لە مشکلت هەبێیان نەبێ، ینی هەڵبژاردن بکریان نەکرێ. پێشەکی سڵاو ڕێزم بۆ بەڕێزت کاکزانە بۆ بینەرەکان و بۆ میوانە بەڕێزەکەتش. کاکزانە دیارە ئێمە کە ئێستا وا نزیک دەبینەوە لە یادی ڕیفراندۆم، بۆچی زۆر گرنگە ئێمە ئێستا باسی ڕیفراندۆم بکەین؟ هەڵسەنگاندنێکی باش بۆ ڕیفراندۆم و دەرهاویشتەکانی بکەین. لەبەر من پێم وایە ئەمڕۆ ئێمە دەتوانین هەم ڕیفراندۆم ببەستینەوە بەم هەڵبژاردنە چارەنووسازەی کە هەرێمی کوردستان لە ماوەیەکی نزیکدا ئەنجامی دەدات. ئەوەی زۆر گرنگە کاکەزانە دیارە حکومڕانی لە هەرێمی کوردستانە بەرەو لاوازیەکی زۆر هەنگاوی زۆر خێرایی دەنا بەرەو لاوازی، بەڵام تۆپچی لاوازیەکانی کە تەواو هەرێمی لاواز کرد بڕیاردان لەسەر ڕیفراندۆم بوو. بۆیە دەکرێت بڵێن ترۆپکی یاخۆ لووتکەی بڕیارەکان کە تەواو هەرێمی لاواز کرد، دەسەڵاتی هەرێمی لاواز کرد، قەوارەی هەرێمی لاواز کرد، بڕیاری ڕیفراندۆم بۆ ئەوەی بە تەواوی ئەکرێ بڵین ئێستا زۆر جار ئەمریکەوە لە ڕیفراندۆم ڕیدا و دەرەنجامەکانی ڕیفراندۆم کاکزانە. بۆچی ئێستا لە هەرێمی کوردستانە هەر سەرکردەیەکی سیاسی، هەر حزبێکی سیاسی خاوەن ویژدان بێ، خەمخۆری هەرێمی کوردستان بێ، قەناعەتی لا دروست بووە کە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان و بڕیاردان لەسەر پرسەکان لە هەرێمی کوردستان لە ڕاستەڕێی خۆی لای داوە دەبێ ئەم ڕێڕەوە ڕاستکرێتەوە. بۆیە ئەمە دەبەسینەوە بە هەڵبژاردن کە ئێمە باسی ڕیفراندۆم و دەرهاویشتەکانی دەکەین، باسی هۆکارەکانی لاوازبوونی هەرێمی کوردستان دەکەین، دەیبەسینەوە بە هەڵبژاردن لەبەرەوەی دەرفەتێکمان لە پێشە لە ڕێگای ئەم هەڵبژاردنەوە ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ڕاستکەینەوە. ئەو هەموو لادانەی لە شێوازی بڕیاردان و حکومڕانی لە هەرێمی کوردستانە ڕاستکەینەوە. کاکەزانە لادانی گەورە لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بووە کە ڕەنگە زیاتر پرۆسەی ڕیفراندۆم دەرئەنجامەکانی ئاشکرا کرد کە ئەو لادانە لە ڕێڕەوی حکومڕانی چەندە گەورە بوونە. هێچێ لە لادانەکان ئەوە بۆ گەورەترین لادان کاکەزانە ئەو بووە لادان لە بڕیاری دەستە جەمعی و تەفەڕود و تاکڕەوی لە بڕیاردان کە هێچێکیان بڕیاری ڕیفراندۆم بوو. نەمانی دەستە جەمعی لە بڕیاردان وای کردکەوە بە تاکڕەوی بڕیار لە پرسێکی چارەنووسازی وەکو ڕیفراندۆم ببرێ. لادانێکی تری گەورەی کاکزانە ئەوەیە ئێمە باسی هاوسەنگی لە پەیوەندیەکانمان لە ڕیفراندۆمە ئەوە دەرکەوت کە ئێمە هاوسەنگی لە پەیوەندی ئیقلیمیەکانمان نەماوە. پەیوەندی ئیقلیمیەکانمان لادانێکی وای تێبووە کە هەموو پەیوەندیەکانمان یەک لایەنی سیاسی تەحەکومی پێدەکا بە پێی بەرژەوەندی پێشەوەندی ئەو حیزبە تەحەکوم پێدەکا. بۆیە کە بینیمان ئێستا بابین بزانین ئایا ئێمە ئەو پەیوەندیە کە هەمانە بۆ نمونە لەگەڵ وڵاتێکی وەکو تورکیا هاوسەنگە لەگەڵ ئەو پەیوەندی لەگەڵ وڵاتێکی وەکو ئێرانەمانە.
پرۆسەی ئابووری سربەخۆ کاکەزانە بزانە چلادانێکی گەورەی تێبووە ئەو پرۆسە ئابووری سربەخۆی کە دەبوو بە مەبەستی خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ یعنی مەبەستی سەرەکی داهات و باشترکردنی گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان بێ بینیمان ئەو ئابووری سربەخۆیە وای کرد کە زەرەرمەندی یەکەم هاوڵاتی کوردستان بێ و ئەو پرۆسەی ئابووری سربەخۆی کاکەزانە لادانەکە تێ ئەوە نەگەورە بووە کە بینیمان لە ئاخری پرۆسەی ئابووری سربەخۆ گەیشت بۆی کە تەنها لە پێناو لە خزمەت یەک لایەن بێ کاکەزانە لە هەمووی خراپتر و ینی مەترسیداتر ئەوەیە دەبوو ئەم پرۆسەی حکومڕانی لە هەرێمی کوردستان تەبایی و پێکەوە ژیانی و ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بپاراسایە سیرکردنی هەموو شارەکانی هەرێمی کوردستان بە یەک چاو لادان لەم پرسە کاکەزانە گەیشتە ئەوەی جیاکاری لە بینی هاوڵاتیانی شارەکان بکرێ جیاکاری لە بینی شارەکانە بکرێ کەوا بکرێ خەڵکی هەندێک شار هەستکە مەغدور و مەزلومە ئەوەندە لادان لەم پرسانەیە گەورم کاکەزانە بۆیە ئەم پرسانە و ئەم لادانە گەورانەی لە پرۆسەی حکومڕانی زیاتر دەرئەنجامی ڕیفراندۆم دەکرێت بڵێن ڕیفراندۆم وای کرد بە زەقتر و باشتر ئەم لادانانە ببینین لە ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان بۆیە دووبارەی دەکەمەوە ئەمەی کە ئێستا ئێمە کە باسی دەکەین لەم لادانانە کاکزانە مەبەستی سەرەکیمان ئەوەیە خەڵکی هەرێمی کوردستان وشیار بێتەوە لەوەی کە ئەم لادانە گەورانە و ئەم چەوتیە لە ڕێڕەوی حکومڕانی دەرفەتێکی گەورە هەیە لەم هەڵبژاردنە ئەو لادان و ئەو چەوتێ لە ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕاستکەینەوە. بەڵێ مامۆستا محەممەد ئەگەڕێم وڵات کاک سەلیم سڵاو لێبێ هەمان ئەو پرسیارەی کە لە مامۆستا محەممەدم کرد یعنی ئێمە لە ڕەفراندۆم و دەوڵەتی کوردی وەکو مامۆستا محەممەد جوان تەوزیفی کرد لەو قسەکانیە گەیشتونێتەوەی کە کورنەیارەکانمان تەکلیفمان لێکەن ئەڵێ هەڵبژاردن کرد بۆی دام و دەستگاکاتان ببنەوە قانونی بۆی ئەبدێتی قانونی وەربگرن یعنی ئەم ئەقلێتە لە کوێوە دێ کاک سەلیم سڵاوتان لێبێ زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە کە پێتان بەخشین تۆ عەزیز ئێمە سوپاسی جەناب دەکەین لە ڕاستیدا ئەوەی کە ئێمە ئێستا بەدەستیەوە دەناڵێنین ئێمە دەراویشتەکانی ڕیفراندۆمە لە دوای ڕیفراندۆم کوردستان هەرێمی کوردستان دابڕێرا لە سەرجەم علاقاتە دەولیەکان لە سەرجەم پەیوەندی نێودەوڵەتەکان لە سەرجەم ئەو گیرروگرفتانەی کە دروستکران دەراویشتەی ڕیفراندۆم بوون بەڕاستی زۆری ویستە هەرێمی کوردستان کەوتۆ پێی خۆی بتوانن چەند دەواازەیەکمان بۆ بکرێتەوە لە پەیوەندی نێودەوڵەتیدا ئێمە هەموو دەواازەکانمان بەسەردا داخران فڕۆکەخانەکانمان بەسەردا داخران هەموو پەیوەندەکانی ترمان بەسەردا داخران تەنها هیچ وڵاتێک ئامادەنە و پێشوازی لە وەفدەکانی هەرێمی کوردستاندا بکات بۆیە ئێمە بەڕاستی هەموو دامودەزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کەوتە ژێر هەیمەنەیەکەوە کە هەیمەنی مرکزی حکوومەتی مرکز بوو لە بەغداد ئێمە لە دوای ئەو پرۆسەیە تووشی کۆمەڵێک گرفت و کێشەی هەنووکەیی بووین ئێمە لە هەرێمی کوردستاندا کە نەمانتوانی بەڕاستی چارەسەری ئەو مەسەلانە بکەین بۆیە دامودەزگای دەستوری لە هەرێمی کوردستاندا پێویستی بە بەهێزکردنەوە بوو لە دوای ئەوەی کە ئێمە لەو هەموو کێشە ناوخۆیانەمان لە پەرلەمانی کوردستان هاتە پێشەوە نەمانتوانی چارەسەری کێشە و گیرروگرفتەکانمان بکەین ناچار جارێکتر ئێمە پەنامان بردەوە بەغدا لە دەرگای دادگای فدرالیەوە چارەسەری کێشە و کەموکوڕەکانی خۆمانمان کرد هەتا بە ڕاوەستانی پەرلەمانی کوردستانیشەوە بۆیە ئەو کێشانەی کە هاتە پێشەوە بۆ هەرێمی کوردستان پێویستی بە دامودەزگایەکی دەستوری بەهێز بوو لە پەرلەمانی کوردستان کە هەموو دامودەزگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان دامودەزگای شەرعی بن دامودەزگای بن کە هاوسەنگی سیاسی تێدا بێ دامودەزگای بن کە پشتیوانیی میلی هەبێ و کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەو دامودەزگایانە بە دامودەزگای شەرعی خۆیان بزانن بۆیە ئەو گرفتانەی کە هاتە پێشەوە کۆمەڵە گرفتی سیاسی کۆمەڵایەتی ئابووری لێکەوتەوە کە وای کرد پەرلەمانی کوردستان بە بڕیاری دادگای فدرالی هەڵبۆشێتەوە و بەداخەوە هێزە سیاسیەکان نەگەیشتە چارەسەر و نەگەیشتە ئەنجامێک لەو کێشانەی کە هاتە پێشەوە بۆیە هەموو کێشەکان لە ڕێگای دادگای فدرالیەوە چارەسەرکران و هەرێمی کوردستان کەوتە بۆ شایەکی دەستوری یاساییەوە بۆیە دروستبوونی بیرۆکەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بیرۆکەیەک بوو کە لە دوای ڕیفراندۆمەوە هاتە پێشەوە بۆ هێزە سیاسیەکان دەبوایە جارێکتر هێزە سیاسیەکان بیل لە دابودەزگایەک شەرعی بکەنەوە کە هێزی سیاسی خۆی هێزی شەرعی بوونی خۆی لە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە هەرێمی کوردستان وەربگرێت. باشە کاک سەلیم ڕیفراندۆم هیچی بەدەستێنا بۆ هەرێمی کوردستان یان ئەوەی هەشی بوو تووشی شەلەل و مەلەلی کرد؟ لە ڕاستیدا ڕیفراندۆم هیچی بۆ هەرێمی کوردستان نێنا پێشەوە
ریفراندۆم کۆمەڵێک دەراویشتەی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری لێکەوتەوە کە بەداخەوە هەرێمی کوردستانی گەیاندە 50 ساڵ دوای کۆناغی خۆی گەیاندێت گەڕاندیەوە دواوە. هەرێمی کوردستان پێشتر خاوەنی سەروەرەیەکی تایبەتی خۆی بوو لە کۆمەلگای نێودەوڵەتیدا و خاوەنی کۆمەڵێک واقعی دیفاکتۆ بوو لە هەرێمی کوردستاندا کە هەموو سیاسیەکان وڵاتانی ئیقلیم، وڵاتانی دەوروبەر، وڵاتانی نێودەوڵەتی هەمویان جۆرە تەعاملێکیان لەگەڵ هەرێمی کوردستان دەکرد کە وەکو دەوڵەتێک بوو نەک وەکو کۆنفدرالیش. ئێمە بەڕاستی ریفراندۆم ئێمە گەیاندەوە خاڵی سفر و ئێمە گەیاندەوە چوارچێوەیەک کە ئێمە نتوانین لەو چوارچێوەیەوە تا ئێستاش ئێمە باجی هەڵەکانی ریفراندۆم دەین کە هەرێمی کوردستان تووشی ئەو هەڵە کوشندەیە بوو. خەڵک چاوەڕێ بوو کاک سەلیم کە لە دوای شکستەکانی ریفراندۆمیان دەراویشتەکانی ریفراندۆم دەرەنجامەکانی ریفراندۆم بە خۆداچوونەوەیکی وەها بکرێت کە کورد دەوڵەتداری بکە، حکومەتداری بکە، بەڵام ئێستا دەسەڵاتداریە کرێ. ئێستا بە جۆرێک جیاوازی لە نێوان شار و شارۆچکەکان زەق بۆتەوە کە بە تەواوەتی هەموو هاوڵاتیەک هەستی پێکە. ئەمە چ کارەساتێکی تری بە دواوە بێ؟ ئەو جیاوازیە کە حکومەتی هەرێمی کوردستان لە ناوچەکانی لە پارێزەکانی هەرێمی کوردستاندا پیادەی کرد وای کرد کە بەڕاستی لە شوێنێک کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری زۆر بەهێز و تەو دروست بکرێ و شوێنێکیش بەڕاستی لە ڕووی پرۆژە خزمەتگوزاریەوە وێران بکرێ. ئەو کاریگەریەی کە لی کەوتەوە وای کرد کە بازاڕی ئاڵوگۆڕی ئابووری لە شوێنێکەوە بگوازدەوە بە شوێنێکتر و کۆمەڵێک بە بەرنامە کۆمەڵێک شوێن وای لێهات کە لە ڕووی ئابووریەوە داتەپی و پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین و گەرمیان کەوتە ژێر هەژبوون و کاریگەریەک کە بەڕاستی نەتوانرا وەک پێویست خزمەت بکرێت. و ئەوە وای کرد کە هەموو ئەو ناوچانە هەست بکەن کە جۆرە جیاوازیەک لە حکومڕانی هەرێمی کوردستاندا هەیە. ئەو حکومڕانیەکی ڕەشید نییە بتوانێت هاوسەنگی ئابووری، هاوسەنگی سیاسی لە نێوانی پارێزەکانی هەرێمی کوردستاندا بپارێزێ. ئەوە بۆیە بەڕاستی گەیشتەوە قەناعەتی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بە خۆیان نەزانن. هەموو ئەو لێکەوتەوە دەراویشتانەی لە ئەنجامی خۆپیشاندانەکانی پارێزگای سلێمانی و ڕاپەڕین و هەڵەبجە و گەرمیان و ئەوانەی لێکەوتەوە کە هەمویان بە تایبەت بەشێکی پرۆسێک خوێندن وەستێنرا و بەشێکی لە پرۆژەکان ڕاوەستێنرا و بەشێکی گرنگ لە هەموو سێکتەرەکانی حکوومەتی هەرێم لەو ناوچەیە وەستێنران. ئەو جیاوازیەوە کرد کە خەڵکی ئەو ناوچەی هەست بکات حکوومەتی هەرێمی کوردستان نییە بەگشتی حکوومەتی چەند پارێزگایەکە بە تایبەتی. بەڵێ مامۆستا محەممەد کاک سەلیمە گەڕمۆلات مامۆستا محەممەد ئێستا دۆخی هەرێمی کوردستان لە دۆخێکایە کە ڕەنگە لە قۆناغەکانی پێشووتردا نەبیندرابێ. بەڕاستی ینی بەو شێواز و ئەقڵیەتە ئەتواندرێت ئیدامەی ئەو دۆخە بدرێ؟ کاکەزانە من تەکی لەسەر ئەوە دەکەمەوە تاکە دەرفەت لە بەردەممان بۆ ئەوەی لەو هەموو هەڵانەی ڕابردوو و یاخود بتوانین باری هەرێم ڕاستکەینەوە ئەو هەموو شکستانەی لە ڕابردووە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بە تۆ چاچکەنەوە پێم وایە دەبێت ڕێڕەوی ئەم حکومڕانیە ڕاستەوەکەین. بۆیە من پێم وایە ئەگەر بەس تەنها بزانین ئێمە لە ئەنجامی لادان لە حکومڕانیەکی تەندروست و لە ئەنجامی ریفراندۆم بابین بەراوردی بکەین لە بینی بارودۆخی هەرێم لە پێش ریفراندۆم و بارودۆخی هەرێم لە دوای ریفراندۆم. کاکەزانە ئەزانی پێش ریفراندۆم سیستەمی حکومڕانی لە بەغدا کورد دیاری ئەکرد، سەرۆک وەزیرانی بەغدا کورد دیاری ئەکرد. ئێستاکانە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەغدا دیاری ئەکا، یاسای هەڵبژاردنەکەمان بەغدا دیاری ئەکا، بازنەی هەڵبژاردنەکەمان بەغدا دیاری کردووە. کاکەزانە ئەزانی لە بەغدا پێش ریفراندۆم هیچ بڕیارێک دەرنەئەچوو بێ ڕەزامەندی کورد و بێ ڕەزامەندی هەرێمی کوردستان. ئێستا هیچ بڕیارێک لە هەرێمی کوردستان دەرناچێ بێ ڕەزامەندی بەغدا. دەبینین زۆر بڕیار پەرلەمانی کوردستانش دەری کرد لە دوای ئەوەی ماوەی تەواو بوو بۆ حکوومەتی محکەمەی ئیتیحادی هەڵی وەشانەوە. لە هەرێمی کوردستانە ئێستا بۆی بزانین چەندە لاوازین بەرامبەر بەغا. کاکەزانە سەرجەم هاوڵاتیانی عێراق چاویان لە گەشەی ئابووری و باشی گوزەرانی خەڵکی بوو لە پێش ریفراندۆم. ئێستا هەموو هاوڵاتیانی هەرێم چاویان لە موچەی بەغا و چاویان لە نەوت و بنزینی بەغدایە. کاکەزانە یەکێ لە بەڵگەکان بۆی بزانین لە پێش ریفراندۆم و دا ریفراندۆم چەندە پێگەی هەرێم لاواز بووە کاتێک کە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان سەردانی بەغدا دەکە. ئەزانی پێش ریفراندۆم هەر بەرپرسێکی کورد سەردانی بەغای بکردایە هەموو بەرپرسە سیاسی و حیزبەکانی کورد لە پێشوازی دەبوو. بەڵام ئەم جارە کاتێک کە سەرۆکی پارتی سەردانی بەغدا دەکات تەنها وەزیرەکانی حیزبەکەی خۆی لە پێشوازین.
نین هیچ بەرپرسێکی حکوومەت و حیزبی لە حیزبەکانی کە لە پێشوازی نین ئەمە هەمووی بەڵگەن لەسەر ئەوەی کە ئێمە بەهۆی لادان لە ڕێڕەوێکی ڕاستی حکومڕانی چەندە ئێستا پێگەی حکومڕانی یاخۆت پێگەی قوارەی پێگە و قوارەی لە هەرێمی کوردستان چەندە لاواز بووە کاکەزانە سەرجەم ئەمانە بەجددی ئەمە هەموو زەنجی مەترسیدارن دەبێ هەمومان بە ئاگا بێنێتەوە گەر ئێمە بەڕاستی خەمی هەرێمی کوردستانمانە خەمی قوارەی هەرێمی کوردستانمە سووربوور لەسەر ئەوە و ڕێگەدان بەوەی ئەم سیستەمە حکومڕانیەت چەوتە بەردەوام بێ من پێم وایە ئەو قوارەی کە ئێساش بە لەرزۆکی ماوە ئەو قوارەیەش نامێنێ ئەگەر دەستکەوتێکی زۆر لاوازش ما بێ ئەو دەستکەوتەش نامێنێ بۆیە ئەرکی سەرجەم لایەنە سیاسیەکانە ئەگەر بێت و ئێمە ئەم حکومڕانیە ئێستا لە هەرێم هەیە ڕێڕەوەکەی ڕاست نەکەینەوە نەیکەین بە حکومڕانیەک شایستە بە خەڵکی هەرێمی کوردستان کاکەزانە من پێم وایە دوور نییە قێوارەی هەرێمی کوردستان نەمینێ لەبەرەوەی تۆ ئێستا سەیری ئابووری هەرێمی کوردستان کە ئەو هەرێمی کوردستانەی کەوا بە تەمای ئابووریەکی گەورە بوو ئێمە هەموو پێمان وترا بوو بە هاوڵاتی هەرێم وترا کیسە حاصلکەن بۆ پارە پشکتان دەبێت لە نەوتی هەرێم ئێساکانە هەموو حکوومەت قەرزاری هاوڵاتیە چەندین موچەی هاوڵاتی و فەرمانبەر لای حکوومەتی هەرێمە کەواتە ئەم شکستانە هەمووی ئەگەر پێش بەم شکستانە نەگری کاکەزانە ئەو کەمەی ئەو دەستکەوتە کەمەی کە لە هەرێمی کوردستان ژماوە هەر هەمووی لە بەردەم مەترسیی گەورەیە بۆیە ئەبێ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەم لاوازیەی ئێستای هەرێمی کوردستان ببەستنەوە بە چەوتی ئەو حکومڕانیەی کە هەیە تاکە ڕێگای شەرعیش تاکە ڕێگای ئاشتی کە لە بەردەم هەموو لایەنە سیاسیەکان و خەڵکی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی بتوانین ئەم ڕێڕەوی حکومڕانە ڕاستەوەکەنە حکومڕانێت چەوتە کۆتایی پێبێنین ئەوەیە کە بەشداریەکی باش لە هەڵبژاردن هەبێ بۆ ئەوەی بتوانن حکوومەتێ دروستکەی لە بری تاکڕەوی لە بڕیار دەستە جەمیع بێ لە بری ئەوەی ئابووری سەربەخۆ بۆ حیزبێ بێ بۆ هاوڵاتیان بێ لە بری ئەوەی ئێمە عیلاقاتمان لەگەڵ بەغدا پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ بەغدا کاکەزانە ناکرێ پەیوەندیەکانمان یەکێ لە لادانەکان ئێمە پەیوەندیەکانمان لەگەڵ حکوومەتی بەغدا لەسەر ئەساسی بەرژەوەندی یەک حیزب بوو کاتێ ئەو حیزبە بەرژەوەندی لەگەڵ بەغاتیەکە چوو بەغدای دەکرد بە دوژمن ئێمە دەمانەوێت حکوومەتێک هەبێ ئەو پەیوەندیە بەسەر ئەساسێ دابڕێژێتەوە کە ئەساسی ئەو پەیوەندیە بەرژەوەندی باڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان لەگەڵ بەغا بێ نەک هەر کاتێ سەرکردەیەکی حیزبی بەرپرسێکی حیزبی بەرژەوەندەکەی ئەوە بخوازێ پەیوەندیەکان تێک بدایان لەسەرەوە ئەساسا ئەو پەیوەندیە دابڕێژێتەوە بۆیە من پێم وایە خەڵکی هەرێمی کوردستان ئەرچی سەرشانێتی ئەوەی دەکەوێتە سەرشانی خەڵکی هەرێمی کوردستان دەتوانێت بەشداری ڕاستەقینە بێ لە ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانیەت چەوتەکە هەرێمی کوردستان بەوەی کە بە تەواوی بەشداری پرۆسەی هەڵبژاردن بێ کێ پێی باشە کە دەزانێت لە توانایەدا ڕێڕەوی ئەم حکومڕانیە ڕاستەوە کە دەنگی پێ بدا بۆی ببینە خاوەن حکومڕانیە هەموو پاڵپشتی بن بتوانێت ئەو هەموو لادان و چەوتەی ڕابرد و ڕاستکاتەوە زۆر باشە مامۆستا محەممەد کاک سەلیم ئەگەر لە دیدی بەڕێستان وەکو کادرێکی پێشکەوتوی یەکێتی هەمووکو یاساناسێک پرسیاری ئەوە لێ بکەم ئایا هەم پۆلێنی کێشە حکومڕانیەکانی هەرێمی کوردستانی و چین وە کێشەکانی ژیان و گوزەرانی خەڵک چییە؟ ینی ئەوەی کە ڕۆژانە ڕوبەڕووی خەڵکە بێتەوە چییە؟ زانار پرسیارەکەت نەگەیشت مەبەستم ئەوەیە پرسیارەکەم دوو فەرعی یەکەم ئەوەی بەڕێزت سەیرەکەی تێبینیت لەسەر دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیان سەرنجت لە چ دۆخێکدان بەڕاستی و دووەم ژیان و گوزەرانی خەڵک چۆنە کە ئێستا مەسەلەن خۆت ڕاستە و خۆ دەبینیت ڕۆژانە لە ڕووی یاساییەوە بەڕاستی دامودەزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا دامودەزگایەکی کامڵ نین کۆمەڵە گرفتی و کێشەی یاسایی ڕوبەڕووی سەرجەم دامودەزەکانی هەرێمی کوردستان بۆتەوە و دەسەڵات بە تەواوی شۆڕ نەکراوەتەوە بۆ موسساتەکانی خوارەوە دەسەڵات قۆڕ کراوە لە موقعێکی لە حکوومەتدا قۆڕ کراوە وەڕاستی لە ڕووی بودجە و پەرەپێدانی پارێزیەکانەوە تا ئێستا وەک پێویست خزمەتی پارێزیەکان نەکراوە و کۆمەڵە گرفتەیە تا ئێستاش لە ڕووی ئازادی بیرڕا لە ئازادی بیرڕا لە کۆمەڵێک تا ئێستاش کۆمەڵێک کێشەی یاسایی هەیە سەبارەت بە ڕۆژنامەنووسان تا ئێستا لە کونجی زینداندا بند کراون کە ئەوە ڕووی حکوومەتی هەرێمی کوردستانی لە ڕووی کۆمەلگای نێودەوڵەتی وەک پێویست ناشرین کردووە و کۆمەڵێک کێشەی تر هەیە کە تا ئێستا پێیان ئەنی کۆمەڵێک منەزەماتی دەولی هەیە کە تا ئێستا پێی وایە لە حکوومەتی هەرێمی کوردستاندا لە موسساتەکانی تا ئێستا ئازادی بیرڕا ئازادی سیاسی لە چوارچێوەی تەسکدا ڕێی پێدراوە و کۆمەڵێک گرفتی
تر ڕوبەڕووی موسساتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆتەوە کە بەڕاستی ناتوانێت پێویست چارەسەریان بۆ بدۆزێتەوە. ئێمە کۆمەڵە گرفتی کێشەی کۆمەڵە گرفتی سنووریمان هەیە لە ڕووی سنوورەوە کە تا ئێستا حکوومەتی تورکیا بە درێژایی 40 کیلومتر داخلی هەرێمی کوردستان بووە. هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە تا ئێستا یەک بەیاننامە دەربکات دژی هاتنی سوپای تورکیا و داگیرکردنی ئەو ناوچانەی کە ئێستا لافتەی لێ هەڵدراوە نووسیوەتی خاکی تورکیا و شەبەکەی مۆبایلی لە هەرێمی کوردستاندا لەوێ شوێنان نێشتووە و شەبەکەی مۆبایلی تورکیای تێدایە و تا ئێستا گونشینانی دەرکردووە و چەندین هاوڵاتی بوونە قوربانی ڕۆژانە سیاسەتی تورکیا و چەندین هاوڵاتی بوونە قوربانی درۆنەکانی تورکیا و حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی دەسەڵاتێکی لاوازی هەیە لە بەرامبەر هاتنی سوپای تورکیادا. تا ئێستا هیچ بەیاننامەیەکی دەرکردووە، هیچ موقفێکی ئاشکرا و ڕوونی نییە و تا ئێستا بەرامبەر بە حکوومەتی مەرکەزیش یاداشنامەیەکی نەداوەتە حکوومەتی ناوان بڵێ هاتنی سوپای تورکیا. بۆیە بەڕاستی ئێمە لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستاندا دەسەڵاتێکی لەرزۆکە بەرامبەر بە وڵاتانی دەوروبەر و تا ئێستا کۆمەڵە گرفتی یاساییمان هەیە سەبارەت بە بودجە، سەبارەت بە شایستەدارەکان وەکو برای بەرەزم کە پێشتر ئاماژەی پێدا و ئەو هەموو کێشە و گیرگفتانی کە ڕوبەرووی حکوومەتی هەرێم بۆتە حکوومەتی قەیران تا ئێستا ناتوانێت ئێمە لە مانجی نزیکی 29 نزیک بووینێتەوە 22 نزیک بووینێتەوە تا ئێستا موچەی مانجی 8 نەدراوەتە بە موچەخۆران و زۆربەی پرۆژەکانی خزمەتگوزاری لە زۆربەی ناوچە شوێنەکان پەیچا کەوتووە و لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی کەرتی تەندروستیەوە تا ئێستا کەرتی تەندروستی لە کۆمەڵێک شوێنەوە پەیچ کەوتووە و خستخانە حکوومیەکان تا ئێستا ناتوانن خزمەتگوزاری پێشکەشی هاوڵاتیاکەن. زۆرینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕووی لە دەخۆشخانە مەدەنیەکان کردووە و بەشێکی هاوڵاتیان بۆ چارەسەر دەچنە دەروی وڵات و ئەو وڵاتە بەڕاستی ئەگەر ئەوە بڕوە وەکو برای بەڕێزم ئاماژەی پێدا حکوومەتی هەرێمی کوردستان نەکەوێتەوە سەرپێی خۆی و ڕێڕەوی ڕاستەقینەی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا ڕاست نەکرێتەوە و بەو شێوەیەکی هاوسەنجی بپارێزێ لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان و هێزە سیاسەکانی هەرێمی کوردستاندا حکوومەتی هەرێمی کوردستان لە ئایندەدا تووشی قەیرانی احتراف پێکردن و قەیرانی سیاسی و قەیرانی ئابووری و قەیرانی کۆمەڵایەتیش دەبێتەوە. بەڵێ ینی پێت وایە خەڵکی مەسەلەن بۆ ئەو دۆخە کاک سەلیم ئەو دۆخەی پێ قبول بکرێت تا هەتایە مەسەلەن بە جۆرێک لە جۆرەکان مەتاتیان ئیدامە بدرێ بەو شێوازانەی کە بەڕێزت لانی کەم دەخاڵت لە کەم و کورتەکان ژمار هەم یاسایی هەم نیشتیمانی هەم خزمەتگوزاری؟ نەخێر کۆمەڵانی خەڵکی کوردستان ناتوانێت بۆ شێوە مەتاتیە ئیدارە بدرێت و کۆمەڵانی خەڵکی کوردستان زۆر بە وشیارن لەو مەسەلانە و ئەم ئێستا هەڵبژاردننی پەرلەمانی ئایندەمان لە پێشە ئێمە پێم وایە کۆمەڵانی خەڵکی کوردستان زۆر باش دەتوانن ئەمبڵانسە سیاسی ڕاست بکەنەوە و زۆر باش دەتوانن بەدەنگی خۆیان لەسەر سندوقانی انتخابات لە ئایندەدا بتوانن ئەو گۆڕانکاریە سیاسیە ئابووریە ئیداریە بێن نەکایەوە و کۆمەڵانی خەڵکی کوردستان زۆر وشیاران دەتوانن چۆن لە ڕابردوودا دوانیمیانە حزبە سیاسەکان سزا بدەن، حزبە سیاسەکان دەنگیان پێ نەدەن و ئێستا دەتوانن دەنگ بەو حزبە سیاسە بدەن کە توانای گۆڕانکاری هەیە لە هەرێمی کوردستاندا و دەنگ بخەنە سندوقی انتخاباتەوە ئەو سندوقانەی کە دەتوانن گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستاندا بکەن و دەنگ دەنە بەو هێزەی کە دەتوانێت گۆڕانکاری بکات لە هەرێمی کوردستان و دەنگ دەنە ئەو هێزەی کە دەتوانێت بڵانسی هێز ڕاست بکاتەوە لە هەرێمی کوردستاندا. بەڵێ زۆر باشە. مامۆستا محەممەد ئەو دۆخی کە ئێستا هەیە و ئەو دۆخی کە ئێوە خۆتان لەگەڵ میوانی بەڕێز باسیەکەن کاک سەلیم بەڕاستی هەرێمی کوردستان بەرگەی و دۆخاگرێ یان ئەگەر هەوڵێک هەبێ بۆ پینە و پەڕۆکردنی یان هەوڵێک هەبێ بۆ ئەوەی کە ئیدامەی ئەو دۆخە بەو شێوازە بدرێ؟ کاکەزانە بارودۆخی هەرێم لە ڕووی ئابووریەوە چاوی لە بەغایە موچەی داتێ، چاوی لە بەغایە نەوتی سپی بداتێ، چاوی لە بەغایە بنزینی بۆ ئەرزانکە. ئێستا هەتا تۆ سەیری کە ئاسمانی هەرێم دەبینین کە درۆنی تورکی چی دەکات لە ئاسمانی هەرێمە بۆ ئەو هەموو دەبینین لە پێشچاوی هەموو جیهان خەڵکی سڤیلی کوردستان شەهید دەکرێت. بارودۆخی هەرێم پێم وایە لەوە زیاتر بەرگەی ئەم شێوازە لە حکومڕانی و شێوازە بێدەنجینە. من پێم وایە کاکەزانە تاکە ڕێگا لە بەردەم خەڵکی لە هەرێمی کوردستان و لە بەردەم حیزب لایەنە سیاسیەکان ئەوەیە پێم وایە ئەم هەڵبژاردنە ئەو دەرفەتەیە کە بتوانین
ئەگەر دەمانەوێت حکوومەتی هەرێمی کوردستان یاخۆ هەرێمی کوردستان بەهێزکەینەوە، گەر دەمانەوێت ئابوووریەکەی بەهێزکەینەوە، گەر دەمانەوێت بار و گوزەرانی خەڵک باشکەین، دەبێت حکومڕانیەکەی باشکەینەوە. من پێم وایە ئەمەش لە ڕێگای ئەو هەڵبژاردنەوە دەکرێت کە پێم وایە بەڵبژاردنێکی چارە نووسازەوە دەبێ واش سەیریکەین. بارودۆخی ئێستای هەرێم لە هیچ ڕوویەکەوە هەرێمی کوردستان توانازاتیەکانی بەتەواوی لە دەستداوە، توانازاتی ئابووری، سیاسی، سەربازی، پەیوەندیەکانی. تۆ سەیریکە کاکەزانە جاران هەموو سەرۆکی وڵاتان و سەرۆک ئەنجومەنی وەزیران و وەزیری بەرگری وڵاتان سەردانی هەرێمی دەکرد. ئێستا وەزیری دارایی عێراق دێ بۆ بەغدا سەرجەم حکوومەتی هەرێم و بەرپرسانی هەرێم دەست لە سەرسنگ بۆی دەوەسن بۆ ئەوەی بتوانێت تەنها کێشەی دارایی حەلکا. من پێم وایە ئەمانە هەمووی لوتکەی لاوازی بارودۆخی ئێستای هەرێمە، بۆیە هیچ ڕێگایەک لە بەردەم لایەنە سیاسیەکان و خەڵکی هەرێم نەماوە کە دەبێت ئەم حکومڕانێ گەر دەمانەوێت بارودۆخی هەرێم چاکەین دەبێت حکومڕانەکەی چاکەین. و کاکەزانە من پێم باشە کە ئێمە ئەمڕۆ باسی ڕیفراندۆم و دەراویشتەکانی دەکەین. من پێم وایە ئێمەی کەرکووچەکان گەورەترین قوربانی ڕیفراندۆم و دەرهاویشتەکانی کەرکووچەکان بوونە و ناوچە کورسانەکانی دەرەوەی هەرێم بوونە. بۆیە ڕەنگە ئەمە حەقی خۆمان بێت لەم یادەیە باسی ئەوەش بکەین. هیچ ناوچەیەکی هەرێمی کوردستان ئەوەندەی کەرکووک و ناوچە کورسانەکان دەرەوەی هەرێم قوربانی و ڕیفراندۆم و دەرهاویشتەکانی ڕیفراندۆم کاریگەری لەسەر نەبووە. کاکەزانە بۆ ئەوەی ئێستا بارودۆخی کەرکووک دەبینین، دوای لە دەستدانی تەواوی ئەو دەسەڵاتە سیاسی سەربازی کە کورد هەیبوو لەو شارە، ئەزانی کاکەزانە بەس دوای ڕیفراندۆم چەند جۆر لە تەعریب ڕووی کردوتە کەرکووک. تەعریبێ لە شارەکانی دەوروبەری کەرکووکەوە دێن، تعریبێک لەو شارانەی کەوا لە دەوروبەری بەغداوە دێن، تعریب نسترسراکترین تعریبیان کە ئیستا ڕووی کردوتە شاری کەرکووک ئەو جۆرە عەرەبانن کە لەبەر هۆکاری مەترسی ئەندامی داعش بوونە تێوەگلاون لە تیرۆریست لە کردەوەی تیرۆریستی ناتوان بگەڕە شارەکانی خۆیان، ئێستا ڕووی لە کەرکووکەکەن ئەوە هەم لە کەرکووک دەکەنەوە هەموو دەرە ئەنجامی ئەوە بووە کە لە ئەنجامی ڕیفراندۆمە دەسەڵاتمان لەو شارە نەماوە. کاکەزانە ئێستا بە هەموو خەڵکی کەرکووک هەوری ئەوە ئەدەین کەمێک لەو دەسەڵاتەی کە کورد هەیوی بیگێڕینەوە، هاوسەنجیەک بۆ شاری کەرکووک بگێڕنەوە. ئەو کەرکووکەی تەواو دەسەڵاتمان لەناو ئەو شارە هەبوو هەموویمان لەدەستدا وەکو دەرئەنجامی ڕیفراندۆم و دەرهاویشتەکانی. کاکەزانە بۆیە ئێستا ڕەنگە کەرکووچەکان لە هەموو کەس باشتر درست بە مەترسیەکان و دەرهاویشتەکانی ڕیفراندۆم بکەن. کاکەزانە ئێستا گەورەترین مەترسی کە لە دەرهاویشتەی ڕیفراندۆم توشمان بووە، تووشی کەرکووچەکان بووە، پارێزگاریکردنە لە کوردستانی بوونی ئەو شارە. ئێستا ئێمە لە بەردەم پرۆسەیەکی گەورەی سەرژمێرین کە لە 2011 دەکرێت. هیچ لەو مەترسیانەی ڕوبەڕوومان بۆ تۆ ئەوەیە چۆن بتوانین کەرکووک ڕزگارکەین لەو لێشاوە تەعریبەی کە لە دوای ڕیفراندۆم ڕووی کرۆتە ئەو شارە، چۆن ڕێگر بین لەوانەی ئەوانە وەکو کەرکووچی تۆمار بکرێن. وەلایەکی کەس چۆن بتوانین ئەو هەموو کەرکووچیەی کە حیزبی سیاسی هەبوو کاکەزانە لە دوای ڕیفراندۆم 16 ئۆکتۆبەر ڕێی بۆ خەڵکی کەرکووک ئەکرد کەرکووک چۆڵکە. ئێستا زۆرێ لەو کەرکووچانەی کە ئەوان بانگەشەی ئەویان بۆ دەکرد کە کەرکووک چۆڵکەن دەیانوت مەترسیەیە، ئێستا ئەوانە ناگەڕێنەوە کەرکووک بۆ پرۆسەیەکی گرنگی وەکو سەرژمێری. کەواتە ئێستا ئێمە بە هەموو توانامان وەکو هاوڵاتیان وەکو لایەنی سیاسی لە شاری کەرکووک ئەوە ئەدەین ئاسەوارە کوشندەکانی ڕیفراندۆم لەسەر شاری کەرکووک و ناوچە کوردستانەکان کەم بکەینەوە. بۆیە من پێم وایە ئەوەی کە لە هەرێم لەسەر شانی خەڵکی هەرێمی کوردستانە ئەوەیە شێوازی حکومڕانیەکە بگۆڕن بۆ حکومڕانیەکی تەندروست و ئەوەی لەسەر شانی ئێمەی کەرکووچەکانشە ئەوەیە کە بتوانین پارێزگاری لە کوردستانی بوونی شاری کەرکووک بکەین بەوەی کەوا لە ئاسەوارە کوشندەکەی ڕیفراندۆم کە بکەینەوە، بەوەی کە بتوانین ئەو پرۆسە چارەنووس سازانەی کە ڕوو دەکەنە کەرکووک وەکو ڕیفراندۆم یان ئەو پرۆسە تەعریبانە چۆن پێشی پێ بگرین. بۆیە ئەم هەموو ئاسەوارە کوشندەیە هی ڕیفراندۆم ئێستا کە ئێمە ڕوبەڕووی دەبینە لە کەرکووکە هەوڵی چارەسەرکردنی دەبین. بۆیە لە هەموو کەس زیاتر درگ بە ئاسەوارە مەترسیدارەکانی ڕیفراندۆم دەکەین لەسەر ئەو ناوچانە. مامۆستا محەممەد ینی ئەگەر بەڕاستی بڵین ئەو نەبۆتە پشتێنەیەکی ئەمنیش دۆخی خراپی هەرێمی کوردستان کاریگەری لەسەر ناوچە دابڕێنراوەکان یان ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمیش نەکردووە؟ کاکەزانە بڕبڕەی پشتی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم حکوومەتی هەرێم بووە. ئێمە لەو ناوچانە بە پاڵپشتی حکوومەتی هەرێم دەتوانین شەڕی یەکلاکردنەوە یاخۆ شەڕی کوردستان بوونی ئەو ناوچانە بکەین. کاتێک کە هەرێم لاواز دەبێ ئێمەش لاواز دەبین لەو ناوچانە. کاتێک کە لە هەرێمە حکومڕانیەکی ناتەندروست هەیە، حکومڕانیەک هەیە کە تاکڕەوی لە بڕیار هەیە، هەر کاتێ بەرژەوەندیان بێوێ بڕیارێک بچەسپێن بەسەر هەموو هەرێمە ئەو بڕیارانەی کە بە تاکڕەوانە لە هەرێمی کوردستانە
دەستپێنراون قوربانی یەکەمی ناوچە کوردستانەکان و کەرکووک بۆ بۆیە هەرێم چەندە خاوەن حکومڕانیەکی ڕەشید و تەندروست بێ چەندە خاوەن حکومڕانیەک بێ بڕیاری تیا دەستە جەمعی بێ کەس بە تەنها بڕیار نەدا ئەوەندە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم دەتوانن باشتر ڕوبەڕووی مەترسیەکانیان بنەوە لەبەرەوەی کە هەرێم لاواز بوو لە ئاوازی هەرێم زیاتر کاریگەری لەسەر ئێمەیە کە چەندە لە هەرێم بە تاکڕەوی بڕیاردرا ئێمە باجی ئەو تاکڕەوێ دەدەین کە ئابووری هەرێم لاواز دەبێ ئێمە باجی ئەو لاوازێ دەبێن کە تەبایی لە بینی لایەنە سیاسیەکان دەبێ ئێمە باجی ئەو ناتەبایی ئەدەین بۆیە بۆ خەڵکی ناوچە کوردستانیەکانش زۆر گرنگە گەر حکومڕانیەکی تەندروست و لەسەر ڕێڕەوێکی ڕاست لە هەرێمی کوردستانە هەبێ گەورەترین پاڵپشتی دەبێت بۆ خەڵکی ناو کوردستانەکان کە بتوانین ڕوبەڕووی تاریب بینەوە کە بتوانین زەوی و زارە زراعەکان بجێڕینەوە کە بتوانین هاوسەنجی بۆ بەڕێوەبردننی ئەو شارە بجێڕنەوە بۆیە ئێمە داوا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەین هەرێم بکەنە خاوەن حکومڕانێکی تەندروست و باش بۆ ئەوەی پاڵپشتی ئێمە بێ بتوانین دیفاع لە کوردستانی بوونی ئەو ناوچانە بکەین. زۆر باش کاک سەلیم بەڕێزت باسی ئەوەت کرد و مامۆستا محەممەد داواکە وەک پشتێنەیەکی قانونی وەک عونقێک بۆ کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارێنم حکومڕانیەکی تەندروستە یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەیە بۆ ئەوەی کە ئەو حکومڕانی تەندروستە لە هەرێمی کوردستان بێتەکایەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە ناوچە دابڕێنراوەکان کە توانی سەرکەوتنێکی گەورە بەدەستبێنێت لە سەرجەم ناوچەکان و بۆ یەکەم جار لە دوای ئەو هەموو ململانێ سەختە توانی لە شنگال لە کەرکووک لە دیالە لە خانەقین لە مووسڵ لە هەموو ئەو ناوچانە توانی سەرکەوتنێکی گەورە بەدەستبێنێ بێگومان لە هەرێمی کوردستانیش بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لە ئامادەسازیێکی و ئامادەکاریێکی زۆر باشدایە و ڕێژەی بەژاری خەڵک ئەم جارە تەسەوڕ دەکەم زۆر باش بێ و یەکێتی نیشتیمانی کوردستان پلان و بەرنامەی هەیە بۆ لە ئێستاوە بۆیە جۆرێک لە ئامادەسازی دەست پێکردووە لە پێش دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن لە خۆ ئامادەکردن لە پرۆسەی بەشداریکردنی خۆی لە یەکلاکردنەوەی کاندیدەکانی و دەستنیشانکردنی کاندیدی بەهێز بۆ پەرلەمانی کوردستان و هەموو ئەو پرۆسانێک کە لە پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ئایندا دەبێتە پێشەوە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆ ئامادەسازیی تاوای تێدایە. بۆیە ئەو ئامادەکاریە دەلالت لەوە دەکات کە بەڕاستی لە پشتیوانیشی بەهێزی خۆیەوە لە تێڕوانینی خۆیەوە کە پێی وایە ئەم جارە دەتوانێت دەنگێکی زۆر و ڕاستکردنەوەیکی زۆر باشی کورسەکانی خۆی لە پەرلەمان و بە دەنگێکی زۆرەوە بە دەنگێکی زۆڵەوە چێتە پەرلەمانی کوردستان و ئەم جارە بتوانێت سنگ و قورسایەکی زۆر کاریگەر بێنێتە پێشەوە لە پەرلەمانی کوردستان کە بتوانێت لەمە دووە حکوومەتی هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان شەراکەتێکی ڕاستەقینەی لە حکوومەتەدا هەبێ بەبەشداری لایەنە سیاسی ڕوئیا یەکێتی چێ کاک سەلیم ڕەسۆڵ بەڵێ ڕوئیا یەکێتی چێ بۆ حکوومەتە کە حکوومەتێکی بەهێز بێ یەکێتی نیشتیمانی کوردستان لەمە دووە خۆی ئامادە دەکات بۆی دەسەڵات بگێتە دەست لە حکوومەتی هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا لە ڕێگای هەموو ئۆرگانەکانیەوە ئامادەسازی دەکات و هەموو کادر و ئۆرگانەکانی لە ئامادەسازیەکی تەواودان بۆی کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ئایندا بێتە سنگێکی قورسایەکی وا بێتە پێشەوە کە لە گۆڕ دوێنی شەهیدان و قوربانیدان و تێکۆشانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە درێژایی خەباتی خۆی بۆیە ئێستا یەکێتی لە ئامادەسازیێکی زۆر باشدایە و پێم وایە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەم جارە زۆر باش دەتوانن ئەم پارسەنگە ڕاست بکەنەوە و دەزانن کە چی هێزێک پارسەنگی هەرێمی کوردستان لە حکومڕانیدا ڕاست دەکاتەوە و بۆ ئەوەی بەڕاستی بتوانرێت خزمەتی زیاتری کۆمەڵانی خەڵکی کوردستان بکرێت کە پێشتر پەراوێز خراون و ببێتە یەکێتی نیشتیمانی کوردستان ببێتە دەنگێک بۆ دەنگانی کە فرامۆش کراون لە حکوومەت و پەراوێز کراون لە دەسەڵات و حکومڕانیدا. کاک سەلیم ئەو ڕوئایەتی نیشتیمانی کوردستان چی لە هەک بەدە ئەم جارە یەکێتی پێشتر بەشدار بە لە حکوومەتدا یعنی ڕوئایەتی چی تێدایە کە خەڵک متمانەی پێ بکە خەڵک مژدە بەخش بێ بۆ خەڵک دییان لانی کە مژدەژ نە ینی دڵخۆشکەر بێ بۆ خەڵک بۆ ئەوەی خەڵک بتوانێت لە دەوری قایمەکەی یەکێتی کۆبێتەوە و یەکێتی بەهێز کات. یەکێتی کۆمەڵک هۆکاری زۆر گرنگی هەیە بۆی کە ئێستا کۆمەڵانی خەڵکی کوردستان بتوانن متمانەی پێ بکەن. یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای 2009 لە جیابوونەوەی بزوردنەوەی گۆڕانەوە کە 25 کورسی لە یەکێتی لە هەرێمی کوردستان 25 کورسیەنە بەشداری حکوومەتی کرد و کردێکی گەورەی لە یەکێتی کردەوە یەکێتی سەنجاری تووشی ئینشاقات بوو سەرکردایەتی یەکێتی تا کۆنگرەی چوارەم و لە دوای کۆنگرەی چوارەمیش یەکێتی نیشتیمانی کوردستان تووشی کۆمەڵێک گرفتی سیاسی
ناوخۆیی خۆی بۆ کە بەڕاستی بەس یەکێتی نیشتیمانی کوردستان تەحمولی کرد هەر هێزێکی سیاسی کە بایە تا ئێستا دەبوو بە چوار کەرت و بە پێنج کەرتیشەوە و ئاسەواریشی نەدەما بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا سەرکردایەتێکی یەکگرتووی هەیە و هەموو سەرکردایەتی پێشوو ئێستای لە هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردندا چۆن لە ناوچە دابڕێنراوەکانی کوردستان لە ئەنجومەنی پارێزەکانی دابڕێنراوەکانی ئەنجومەنی پارێزەکانی عێراقدا بەشداری کرد و سەرکەوتێکی گەورەی تۆمار کرد و ئەم جارە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە یەکگرتووی بە پشتیوانی جەنابی سەرۆک پاڤڵ دەتوانێت بە یەک بڕیار بە یەک قەراری سیاسی بەشداری دەکات و هیچ کەسێک لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە کە پشتیوانی پلان و استراتیژی یەکێتی نیشتیمانی کوردستان نەکات و پشتیوانی ئەجەندای کاری سیاسی نەکات بۆ ئایندەی کوردستان و هیچ هێز کادر و ئەندامێکی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە کە ئومێدی بە سەرکردایەتەکەی نەبێ ئەو یەک ڕزی و تەبایە یەکێتی وای کردووە کە کۆمەڵانی خەڵکی کوردستانیش ئومێدێکیان پێوێ بتوانن جارێککە گۆڕانکاری لە هەرێمی کوردستاندا بێنە پێشەوە و هێزێکی سیاسی بەهێز بێت بتوانێت لە پەرلەمان دەنگی زۆڵاڵی ئەو کەسانە بێت کە پێشتر پەراوەز کراوە ئاماژە پێدا بۆیە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەتوانن ئەم جارە متمانە بە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەنەوە چونکە ئەو هێزە سیاسیە کاریگەرە دەبینن کە توانای گۆڕانکاری هەیە لە ناخۆی عێراق و لە ناخۆی هەرێمی کوردستان هەتا لە دەوڵەتانی دەوروبەریش بەڕاستی وەرگرتنەوەی پارێزگاری کەرکووک یەکێکە لە نوکتە هەرە بە هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە چەندین پلانی نێودەوڵەتی و ئیقلیمی تێدا هاتە پێشەوە کە یەکێتی پەراوێزکەن بەو دەنگە زۆرەوە کە توانی 5 کورسی لە پەرلەمانی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەدەست بێنێ و بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی درێژ و دەستی تەبایی درێژ کرد بە هەموو لایەنە سیاسیەکان کە بەشدار بن بەڵام بەداخەوە بەشداریان نەکرد بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا ئەم جارە دەبێتە گۆڕانکاریکی زۆر گرنگ دەکات و سیاست و پلان و استراتیژی یەکێتی نیشتیمانی کوردستان وای کردووە کۆمەڵانی خەڵکی کوردستان و کادیران و ئەندامان و کەسوکاری شەهیدانیش ئەم جارە بڕوا متمانەی خوانی پێ بەخشتەوە. باشە کاک سەلیمەوە حکوومەتەی دەتانەوێت هەر حکوومەتی یەکێتیەکان بێ بۆ یەکێتیەکان باش بیان حکوومەتێکی سەرتاسەری و دەوڵەتمەداری بێ. یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن لە ڕابردوودا سەرماندوویەتی کە هەر کاتێک دەسەڵاتی هەبێ ئازادی و دیموکراتی لەو ناوچانەدا بەرقەرارە هەر کاتێک دەسەڵاتی هەبێ ئەو شوێنی هەموو لایەنە سیاسیەکانە هەر کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان دەسەڵاتی هەبوو بێ بەشداری کاریگەری هەموو لایەنە سیاسەکانی کردووە وەکو ئێستا لە ئەنجومەنی پارێزگاکان لە ئیدارەی خۆجەیی پارێزگا و ناحیە و قەزاکاندا لایەنە سیاسەکانی ترتیدا بەشدارە بە هەمان شێوە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەشداری پێکردنی سەرجەم لایەنە سیاسەکانی ترە بە بەرنامە و ئەجەندایەکی زۆر باش بەشداری دەکات بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان باوەڕی بە تەبایی و برایەتی و پێکەوە ژیانی ئاشتیانە هەیە لەگەڵ هەموو لایەنە سیاسەکان لەگەڵ هەموو پێکاتەکانیشدا بۆیە هەر کاتێک حکومڕانی یەکێتی بوو بێت بەو شێوەیە بەڕێوەبراوە کە ئێستا لە پارێزگار و لە قایمقام و لە مدیر ناحیە و لە هەموو هەتا دەگاتە مدیری عام و شوێنەکانی تر پۆستەکانی لەگەڵ لایەنە سیاسەکانی تر بەش کردووە بەتەبایی بەبرایەتی بە هەموو ئەو پرەنسیبانە هەیە کە کاری بۆ دەکات وەکو سیاسەتی چەپێگوڵەکەی جەنابی مام جەلال کە فەرمووی لە هەموو ناوچەکانی خۆتاندا سیاسەتی چەپێگوڵ پەیڕەوکەن کە بەتەنها گوڵە گەورەکە یەکێتی نەبێت بگرە هەموو لایەنە سیاسەکان هەر کەسە گوڵی خۆی تێدا بێت ئەو کاتە دەتوانین ئێمە حکومڕانێکی ڕەشید بینە پێشەوە و حکومڕانێک بینە پێشەوە کە مایەی ڕەزامەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان و لایەنە سیاسەکان بێت. بەڵێ ماوەسا محەممەد لە ڕۆپرسە نیشتیمانیەکانیش بە تەواوەتی نەچوینەتە دواوە لە هەرێمی کوردستان وە دەبێ چی بکرێت نوخبە جەماوەر خەڵکی کوردستان ڕاگەیانەکان بۆ ئەوەی بتواندرێت بەڕاستی ڕێگە بە هیچ کەسێک نەدرێت ئیدامە بەو دۆخە پڕ قەیران و کێشەیە بدا لە ڕۆ نیشتیمانیەکەی و بگرە بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. کاکەزانە دیارە ئێمە ئەوەی کە من و برا بەڕێزە باسمان کرد شکستی حکومڕانی کوردی ئەو سیستە حکومڕانێکە ئێستا هەیە تەنها لە بوارە ئابووری و سیاسیەکەی نەبووە بگرە لە پەیوەندی نیشتیمانیەکانیشمان لەگە پارچەکانی تری کوردستانە تووشی گەورەترین قەیران و گرفت بووینەتەوە بۆیە ئێستا من پێم وایە کاکەزانە لەم سیستەمە حکومڕانی کە ئێستا لە هەرێمی کوردستانیە شتێک نییە کە خەڵکی هەرێم لە دەوری کۆبێتەوە ئایا ئەو ئابووری ئێستا لە هەرێمی کوردستانە ئەو ئابووریەیە کە خەڵک لە دەوری کۆبێتەوە تەبایی و دادپەروەری لە هەرێمی کوردستان کە ئەم حکومڕانیە پەیڕەوی دەکا هی ئەوەیە کە هەموو خەڵکانی هەرێمی کوردستان هاوڵاتیان لە دەوری کۆبنەوە پەیوەندیەکانمان لەگە وڵاتانی ئیقلیمین ئەوەیە خەڵکی لە دەوری ئەو حکومڕانیە کۆکاتەوە
پەیوەندیمان لەگەڵ بەخایە ئابووریمان هێزی سیاسیمان پەیوەندەکانمان لەگەڵ کوردانی پارچەکانی تر ئایا ئەو جۆرە پەیوەندی و ئەو حکومڕانی کە ئیسا ئەو پرسانە بەڕێوەداهین ئەوەیە کە خەڵکی لارێمی کوردستان لە دەوری کۆبێتەوە کاکە زانا من پێم وایە ئەم حکومڕانی کە ئێسایە هیچ پرسێکی وا ئیدارە نەداوە کە ئەمڕۆ خەڵکی هەرێمی کوردستان لە دەوری خۆی لە دەوری ئەو پرسە کەوکاتەوە بۆیە من پێم وایە هەر کەسێ دەیەوێ هەرێمی کوردستان چاکاتەوە دەبێت ڕوئیای هەبێ بۆ ئابووری بەڵام چ ڕوئیایە کاکەزانە ئەبێ ئەو ئابووریە لە بری ئەوەی بۆ یەک حزب بێ ئەبێ ئابووری کوردستانی بوێ بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستان کاتێک کە دادپەروەری ئەبێ دادپەروەری دەوێ ئەبێ هەر لایەنێکی سیاسی خاوەن ئەو ڕوئیایە بێت دادپەروەری بۆ هەموو تاکەکانی هەرێمی کوردستان بێ جیاوازی نەک تەنها بۆ لایەنگیری حزبێ کاتێکە دەبێت ڕوئیای هەبێ پەیوەندیەکانمان لەگەڵ حکوومەتی بەغدا بخاتە خزمەت هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە پەیوەندیەکە بەو شێوەیە بێ خەڵکی هەرێم چەندە سوود لەو پەیوەندەوێن نەک سەرکردەی حیزبێک و حیزبێک چەندە سوود لەو پەیوەندێ دەبینن پەیوەندە ئیقلیمیەکانمان ئەبێ بە ڕوئیایەک دابڕێژێتەوە هەرچی خاوەن ئەو ڕوئیایە بێ پێم وایە خەڵکی هەرێم لە دەوری کۆبێتەوە ئەوەیە کە ناکرێ ئێمە ئەردۆگان سەردانی هەرێم بکە هەموو شەقامەکان و قەڵای بۆ برازێنەوە بەڵام کاتێک کە سەرۆکی ئێران دێ هەموو خەڵک درێک بەوە دەکا کە پێشوازیەکان جیاوازی زۆری تەیە ئەوە پێمان دەڵێ هاوسەنگی نییە لە پارێزگاریکردن لە پەیوەندی ئەقلیمەکانمان کەواتە ئێمە پێویستیمان بە ڕوئیایەکە ئەو ڕوئیایە بێ ئەولەویەتی بەرژەوەندەی باڵەکانی هەوڵاتیان هەرێمی کوردستان بێ ئەو ڕوئیایە بێ ئەولەویەتی پارێزگاریکردن بێ لە قەوارەی هەرێمی کوردستان ئەو ڕوئیایە بێ کە قوربانی بە هەموو بەرژەوەندەیەکی حزبی بدا لە پێناو خەڵکی هەرێمی کوردستان بۆیە هەر لایەنێکی سیاسی بەم ڕوئیایەوە کار بکە و قەناعەتی بە بڕیاری دەستە جەمعی بێ دژی تاکڕەوی بێ لە بڕیارە پێم وایە هەم متمانەی خەڵکی هەرێمی کوردستان بەدەستێنێ و هەم دەبێتە هیوایەکش بۆ ئەوەی بتوانێ سیستەمێکی حکومڕان دروستکە لە هەرێمی کوردستان کە بەڕاستی بتوانێ ئەو هەموو شکستەی کە تا ئێستا ڕوبە ڕووما بەتەوە وردە ئەو شکستانەش ڕاستەوەکەی بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد نەسرەدین لە کەرکووکەوە لەگەڵ مابووی هەروەها زۆر سپاس بۆ بەڕێز سەلیم ڕەسوڵ بەڕێزیشتان لە قەڵازێەوە لەگەڵ مابوو سپاس بۆ ئێوەی ئازیز بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامایی ئەم شەومان پێشکەشکردنە مولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتە